باس لە ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2022 وەزارەتی ناوخۆکەن کە تایبەتە بە تۆمارکردنی تابلۆی ئۆتۆمبیل. ئەوەی کە تێبینیمان کردووە ئەم ڕێنماییە لە بڕگەیەکیا باس لەوەکە کە نووسینی تابلۆی ئۆتۆمبیل بە ژمارە و بە حرف بە زمانی ئینگلیزی بێت کە ئەمە دوای بە دوواداچوون بۆمان دەرکەوکە پێچەوانەیە لەگەڵ دەستوری هەمیشەی عێراق مادەی 4 و لەگەڵ یاسای ژمارە 6 ساڵی 2014 یاسای زمانە فەرمیەکان لە هەرێمی کوردستان مادەی 12 بڕگەی 2 کە زۆر بەڕوونی هاتووە کە ئەبێت تا پێویستە ینی بە پێویستێش هاتووە پێویستە تابلۆی ئۆتۆمبیل بە زمانی کوردی بێت ئەسە کە بەم شێوەیە وەزارەتی ناوخۆ ئەیا بە شۆفێرەکان و لە بەرامبەر ئەوە بڕێکپارەیان لێ وەرەگیرێ ئەمە پێچەوانەی هەم دەستورە هەم یاسای زمانە فەرمیەکانە لە هەرێمی کوردستانە کە ئیزاممانەکە تابلۆی ئۆتۆمبیل ئەبێ بە زمانی کوردی بنووسێ نابێت بە هیچ زمانێکی تر چونکە بە پێی ئەوە کووتم دەستوری عێراقی مادەی 4 زۆر بە وازەحی هێناوێتیاڵێت زمانی فەرمی لە عێراقا زمانی کوردی و عەرەبیە جگە لەو زمانە هیچ زمانێکی تری فەرمی نییە و کاتێک ئەم زمانێکی تریت ئەبێ دەستوری بۆ تعدیل بکرێتەوە و هەر یاسایەکیش دەربچێت ئەبێ لەگەڵ بنەماکانی دەستورا بێت و هەر ڕێنماییەکیش دەربچێت ئەبێ لەگەڵ یاسایە دژ نەبێت